الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. خۆشەویستان و عزیزان مامۆستایانی بەڕێز، بەردەوامی لە پێشکەشکردنی وانەکانی مەتنی ئەبی شوجاع یا فتح القەریب، ئێمە لە وانەکانی ڕابردوو بە پشتیوانی خوای گەورە دوو کتابی گرنگمان تەواو کردن. دوو کتاب واتە دوو بەشی گەورە بە نسبەت ئەو کتابەی کە ئێستا ئەمە لە خزمەتین. ئەو زانە بەڕێزە عنوانەکانی وا تەوزیع کردیە، بڵێن کتابی تەهارە، کتابی سەڵات، کتابی زەکات، کتابی سیام. ئەبەو شێوازە واتە ئەو باس و بابەتانەی کەوا پەیوەندی بە پاکخاوێنی هەبوو ناوی نابوو بە کتاب و تەهارە، ئەوەی پەیوەندی بە نوێژ و هەبوو بە سونەت و بە فەرض و بە هەموو ئەو بابەتانە ناوی نابوو کتاب و سەڵات. جا ئێمە بەردەوامین ئیتر لە دوای کتاب و سەڵات کتاب و زەکاتی داناوە. بەڕاستی لێرانە پێویستە وەقفەیەک بکەین کە جێگای خۆیەتی لە سەرەتای ئەو کتابە. زەکات بابەتێکی زۆر گرینگە، ڕوکنێکی ئەساسی ئیسلامە، و کاتێک دەچینە خزمەت قورئانی پیرۆز کە جەنابتان وەک خزمەتکارێکی قورئان و کە ئەهل و دۆستی قورئانن، زۆر ئەوەتان بەدی کردیە کە خوای پەروەردگار وشەی زەکات زۆر لەگەڵ سەڵات دەینی، یعنی جێگای تێڕامان و وەقفە لەسەرکردنە. بۆیە زانایان قسەیەکی زۆر جوانیان هەیە دەربارەی ئەو پێکوە بەستنەوەی ئەقیموا الصەلاتە و ئاتوا الزەکا یوقیمون الصەلاتە و یؤتون الزەکا، هەموو ئەو لە دوای یەک هاتنە بە فعلی ماضی و مضارع و ئەمر و ئەوانە دەڵێن سەڵات سیلە و پەیوەندیەکی نێوان مرۆڤ و بەندەکانە لەگەڵ خوای پەروەردگار، و زەکاتیش سیلە و پەیوەندیەکی دارایی نێوان بەندەکانە. بۆیە خوای پەروەردگار لەگەڵ تەبعەن ئەوە یەکێک لە بۆچوونە جوانەکانە. ئەجینا خوای پەروەردگار بەخۆی دەزانێتن مەبەستی، چونکە هەموو عیبادەتەکان بەتایبەت ئەوانەی ئەڕکانن هەمویان گرنگ و پایە و ئەوەی مەکانەتی خۆیان هەیە. بەڵام لە دەربارەی زەکات کە زۆر پێکەوە هاتیە، ئەبەو شێوازە باسییان کردیە. جا زەکات کاتێک دەچینە خزمەت کتابە متەوەلەکان شتی زۆر جوان باسەکەن، یعنی وەڵامێکە بۆ ئەو بەڕێزانی کە باسی زۆر جار باسی ئیسلامەکەن بەبێ ناوەڕۆک، واتە ئیسلام ئەشوبهێنن بە باس و باسیەک وەکو نەظەریەک چاولی ئەکرێتن، وەکو دینێکی دەستکرد، حاشای ئیسلام، وەکو دینێکی وەضعی، یاخود کەم ئەکرێتەوە، یعنی تا حەدێک بڵین ئین صح التعبیر بەو مانایی وەکو ئەو دینە منحەرەفە ئاسمانیانی کە ئێستا هەن کە هیچیان تێدا نەماوە، دەستکردی مرۆڤ و بۆچوونی مرۆڤ زۆر خرایتە ناوی، ئەبەو شێوازە چاوی تێکەن. بەڵام لە کاتێکدا دەچینە خزمەت ئیسلام لە قورئان و لە سونە، ئیسلام زۆر لەوەی گەورەترە لەو چەند قسانە کۆبیتەوە، بەڵکو ئیسلام دینێکە 13 قەڕن توانیتی دەوڵەت بەڕێوە با و یەکێک لە شا ڕەگەکانی ئەو ئیسلامە لایەنی دارایی و ئیقتصاد بووە، و یەکێکیش لەو لایەنە بەرچاو و باریزانەی ناو ئیقتصادی ئیسلامی بابەتی زەکاتە، کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێنەرەکانی بەڕێ ئەکردن لە بۆ ئەو شوێنانەی کە بڵێن یەمەن بوو، بەحرەین بوو، ئەو شوێنانە، و دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئیمامی بەکر ئیمامی عومەر خۆیان لێ ڕازی بێ کەواریەکانیان بەڕێ ئەکردن، زۆر تاکید لەسەر ئەو خەڵکاتەوە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێت پێیان بڵێ ئەخبیرهم، یعنی پێیان بڵێ کە زەکات فەریضەیە کە خوای پەروەردگار فەرضی کردیە، تؤخەذ من ئەغنیائهم فترد على فقرائهم، یعنی ماڵێک کە لە دەوڵەمەند و خوا پێداوان وەرئەگیرێتن دەدرێتەوە دەست هەژارەکان. یعنی معادلەیەکە. بۆیە ئیسلام نەپشت لە چینی ئەو مستەڵحانە، یعنی ئەگەر بەکار بێنین بەو مانایی، لە پشت لە چینی ئۆرستۆقراتی و چینی پلەبەرز و متەمەیزی ناو کۆمەڵگاکە، نەتەنها و تەنهاش پشتیوانی لە چینی پلۆریتاریا و کرێکار و نازانەوەن، نا، معادلەی نێوان هەردووچیان ڕاگری، چینی دەوڵەمەند و چینی هەژار، پێویستیشمان بە هەردووکانە. بۆیە زۆر جار نەظەریەک
ئیبرازەکرێ ئایا هەژاری خۆراگر واتە فەقیری سابر لای خوای گەورە ڕێزدارترە یاخود دەوڵەمەند و غەنی شاکر سپاسگوزار؟ لە ڕاستیدا خوای پەروەردگار ئەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. هیچ جیاوازی نییە. ئەگەر هەژارێک خۆراگر بێ ئەهلی تەقوا بێ پلەی زۆر بەرزە. بەڵام خوا نەخواسە هەژارێکی خۆراگر نەبێت و بۆی تووشی موسیبەت کاتن لە سەرنجامی هەژاریەکەی ئیتر هەژاریەکە مایەپووز دەرچوو لە دنیا و قیامەت خەسیرە دنیا و الآخرە. ئەگەر خوا نەخواسە دەوڵەمەندێکی متەکەبیر بێتن ئەوەش هەردوو بارە دنیای ئەگەر هەبوو بێتن بەڵام قیامەتی چوو. بەڵام کاتێک کە ئەو سابیرە و ئەوی شاکرە ئەوە خوای پەروەردگار ئەگەر متەقی بن لە لای خوای پەروەردگار هەردووکیان بەڕێزن و ئاسێکی باشیان بڕیوە لە عیبادەت و لە عەبدایەتی بۆیە لای خوای پەروەردگار بەڕێزن. جا ئەو بابەتە زۆر مهمە بە حەقیقەت یعنی زەکات ولەما زۆریان لەسەر باسکردیان لەلایەنە مەعنەویەکەی لەلایەنە مادیەکەی تەنانەت وشەی زەکات تەبەن ئەمە باسی سەڵاتمان کرد باسی تەهارەش ئەوە بەخۆی معلومە. زەکات لە لۆغەتدا بەمانای نموو و گەشە سەندون و ئەوە دێتن بەمانای بەڕەکەت و کەثرەت الخەیر دێتن لە ڕووی ئەوە لە ڕووی لۆغەوە و بەمانای تەهارەش دێ قەد ئەفلەح من زەکاها وقد خاب من دەساها. یعنی چی؟ واتە خوای پەروەردگار لێرانە ئەفەرمێ ئەوەی کە نەفسی خۆی بە پاک ڕاکرد قد ئەفلەح من زەکاها وقد خاب من دەساها. جا بەمانای پاچی دێتن لە ڕووی لۆغەوە هەم بەمانای نموو گەشە سەردنیش دێتن. جا معلومی جەنابتانەوە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە نەوەکانی حەسەن یا حوسەین لەسەر کۆمەڵە فورمایەکە و کە ئەفەرمێ کڵ مەخۆ کە ئال و بەیت لە یعنی لەو بەروبوومی بڵێنی زەکات ناخۆن، ئەوە دلیلێکە یعنی عولەما دەڵێن لە ڕووی معنەویەوە زەکات مای پاکردنەوەی ماڵ و سامانە. لەو قەرز و قۆڵەی لەسەرد بووە لەو مافەی کە نەتداوە ئیتر ساڵانە ئەو ماڵە خاوێنەکەیەوە. زەکات بەمانەی خاوێنکردنەوەی ماڵ و سامانە هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە. بۆیە زۆر نیمە. لە ڕووی شەرعیشەوە ئیسم لمال مخصوص يؤخذ من مال مخصوص على وجه مخصوص يصرف لطائفة مخصوصة بشرائط. ئەوەش پێناسەکەیتی واتە ناوە لە بۆ ماڵێکی تایبەت وەرئەگیرێتن ئەو ماڵە لە ماڵێ لە ئەو ماڵانەی یاخود ئەو داراییانەی کە ئیسلام دیاریکردنی کە زەکاتیان لێ وەرەگیرێت لەسەر ڕوویەکی تایبەت بەو مەرزانەی کە ئێسامە دەچینە خزمەتیان کە وەرئەگیرێتن دوایە لە بۆ ئەو چینانەی کە لە قورئاندا خوای پەروەردگار دیاری کردینە ئیسلام کە دیاری کردینە پێیان بدرێتن بە کۆمەڵێک مەرجەوە. دێنە خزمەت کتابەکە ئیتر بۆی کە زیاتر بەهرەمەند بین ئەو زانە بەڕێزە ئەفەرمێت تەجیب الزەکات فی خەمسەتی ئەشیاء. زەکات لە ئیسلام لە چ واجبە؟ لە 5 شت. وهي المواشي واتە لەو گیانەوەرانەی ئەجەلەکم الله کە ئیسلام دیاری کردینە وشتر یا وشتر بڵێن ئیبل لەگەڵ چێڵ و گازۆت و گامێش و ئیتر بە هەموو ئەوەکانیەوە و لەگەڵ مەڕ و بزن. واتە وشتر و چێڵ و مەڕ و بزن. ئەوانی دیکە بڵێن کە گامێش وانە شەرسنۆنە و چێڵ لەوانە وەرەگیرێتن. ئەی لە ئەسپ و لە گوێ درێژ و لەو شتانە ناخێر وەرناگیرێ مەگەر کەسێک ئەسپ و گوێ درێژ و ئەوانە بفرۆشێتن ئەو کاتی وەکو ڕوڵی تیجارە زەکاتی لێ ئەدرێن نەک وەکو ئەسنافی زەکات. ئاجیاوازی هەیە وابزانم یعنی بۆ نمونە ئێسامە کە دەچینە خزمەت باس و بابەتەکان کە چێڵ و بزنوانە باسەکەین بەڵام گوێ درێژ و ئەوانە یاخود ئەسپ و شتیوە کەسێک بۆ نمونە کۆمەڵە ئەسپێکی هەیە لۆ فرۆشتن کە بگاتە ئەوەندا سەرە نە ئەو کاتی وەکو ڕۆڵی تیجارە کەلوپەل و کاڵای بازرگانی تەعامل لەگەڵێت والئەثمان و پارە و پوڵەکان کە کاتی خۆی پارە و پوڵ لە زێڕ و زیو بووە دینار تەبعاً لە زێڕ بووە درهەمیش لە زیو بووە ئەو لە وەڕەقی یاخود معدەنی هەندێک لە هەندێک وڵاتان بڵێنێ ساوە لە لای مە نەماوە جاران هەبوو
کە لە مادەی دیکەش و سەکرەکان زایدیکە ئیتر ئەوانش جێی زێر و زیویان گریتەوە وەکو قیمەت بۆیە تەعاملیان لەگەڵەکرێتن لە ڕووی زەکاتەوە. وە زوڕوع و دانەوێڵەکان ئەوەش کە ئەوەی شەرع دیاری کردێ کە دەینە خزمەتی. وەثیمار و بەروبووم میوەکان جا ئەفەرمێ وە عروض التیجارەتی ئەو کەلوپەل و کاڵایی کە بۆ بازرگانی تەعاملی لەگەڵەکرێتن. جا هەر شتێک بێ لە شتی کچکەوە کە دێین باسەکەین یاخود هەتا ئەگاتە عقار و ئەو شتانە کابرا خانی هەنە بە ئەوە لە بۆ فرۆشتنێ ئیتر ئەوەش هەردەبیتەوە کەلوپەلی تیجارەت. یەکەمیان باسی مەواشی ئەکاتن کە لە ترتیباتی یەکەمی شەرباسیوی کرد. فأما المواشي فتجب الزكاة في 3 أجناس. دەڵێم ئەوەی کە ئاژەڵ و پێڕۆیە مەواشی بەخۆی گەبی کەینەوە کوردیانی پێڕۆ، بەڵام بەسمان پێ ئەو ئاژەڵانەی کەوا لە ڕووی شەریعەوە زەکاتیان لێ دێتن لە 3 جنس لە زێر ڕەگەس لە 3 جۆر زەکات ئەدرێ. وهي الإبل والبقر والغنم. ئەویش حوشتر و چێڵ و لەگەڵ گامێش لەگەڵ غەنم وشەی غەنم کە بەکاردێتن واتەمە بەستی پێمەڕ و بزنە هەردوو چیان ینی معز و ضەئن بەو مانایی. جا فەرمێ وشرائط وجوبها 6 أشياء. مەرجەکانی واجببوونی زەکاتدانی ئەو ئاژەڵانە 3 عفوا 6 6 أشياء. الإسلام هي كمان أو كسد بين مسلمان بي واتكسي كافر لسري واجبني وكاتيش ك مسلمان بو بيشتر مال وساماني هبي أوش دوباره نيداتو يعني أوش واتا أو كاتيك كافر لسري واجبني. والحرية طبعا زاران ككويلها بو تعامل لقل مروف كرايا وكو كالا كان مفروش في كرايا أويش لبروي بخوي خاواني خوي نبوا چۆن زەکات بداتن کە کەسێک خاوەنی خۆی نەبێت چکە مەساد یەکێک لە مەرزەکانەوەیە کە وەلمیلک و لە دوایوی واتە خاوەنداریەتی هەبێتن. جا کەسی کۆیلا خاوەنی خۆی نەبووە چۆن ماڵ و سامان. بەڵام شێت منداڵ مفلیس ئەوانە زەکات دەبی بدەن. منداڵیش بە هەمان شێوە ئەو کەسێک کە سەرپەرشتی ئەکاتن بۆ منە منداڵە با پێداوە. یانەمە زۆر زار دەبینین لە کوردەواریدا گۆتراوە ئەگەر نازانم ئەو ئافرەتە کە بێوەژنە یاخود ئەوەیە زەکاتی پێ ئەشێتن بابە دەبی زەکات بداتن. جارەوە بۆ دوور لە ڕووتان ینی گوتیان ئەگەر قۆندڕەی لە زێر بێ نازانم ینی بە حەقەتمەوە ساباسەوە لەکوێ هاتووە قسە ئاخە بە ئەعتیباری یەتیمایەتی پێی ناچی. معلومی جەنابتانە ئەو 8 سنفانەی کە ئیسلام دیاری کردینە کە لە قورئاندا لە سوورەی تەوبە باسکاوە بەو 8 سنفانە پێچیتن وەکو هەتیمایەتی کردنی لە مەرزەکان. تر بە حەقەت ئەمن نەگەیشتیمە ئەندازەیەک نازامیتر ئەو قسە چکە باو با پیرانی مال کەس بێ هەڵە نییە، بەڵام قسەکانیان زۆریان اقتیباس بووە لە قورئان و لە حەدیث و لەوانە قسەی جوانیان کردە. بەس ئەوە لەکوێ هاتیە ئەکرێ جاران یانیەوە ئەو پەڕی مبالەغە بوو بێتن کە کەم وا بووە داکهاتیم ماڵی هەبوو بێتن ئەگەر بەو مەرجە. بەڵام ئەوڕۆ هەیە ینی خوا پێداوە و لە منوت و لەوانەیە ژیانی خۆشتر بێتن. جا بەرحاڵ منداڵێک کە سامانی هەبوو یاخود شێت کە سامانی هەبوو ئەوە وەلی ئەمرەکەی وێدا. وەلمیلک التام واتە ئەو ماڵە ئیوی بیتن بتوانیت تەسەڕوفی تێدا بکاتن. کاتێک کە ماڵێک ئیوی نەبێتن ئەوە زەکاتی لەسەر واجب نابێتن. جا چ لە ژێردەستی خۆیدا بێت چ وەکو عەقدێک هەسەمە لە زۆرێک لە ماڵەکان وەکو عەقد و ضەمانێک لە بەردەستتدایە وەکو شتێک. والنیصاب و گەیشت بێتە ئەندازەی زەکات. جا دین ێستا لە باس و بابەتەکان کە هەریەکەی نیسابی خۆیان هەیە چ دەربارەی ئەثمانەکان بێت چ دەربارەی مەواشیەکان بێتن. والحەول ساڵی بەسەردا بسوڕێتەوە ئەو ماڵە ینی ساڵانە کە ئەدرێتن جگە لە زوڕوع و ثیمار نەبێ. وآتوا حقه يوم حصاده. وایە خوای پەروەردگارە فەرمێتن ئەتوو کاتێک کە ساردین
یعنی یەک جار لێ دەی ئەگەر ئەو گەنمە ماوە ساڵانە ئی خۆت بوو ئی تیزارەت نەبوو کە تو دروتەوە یەک جار لێ و مەحەساڵ لێ دەی و ئیتر کەماوە ئەتو ساڵانە لی نادەی وەکو ماڵی دیکە نییە وەکو پارە و زێڕ و کەلوپەل و یاخود ئاژەڵ و ئەوانە. وەسەوم یەکێک لە مەرجەکانی دیکەی ئاژەڵداری تەمەنەوە دەربارەی ئاژەڵداریە ئەو ئاژەڵانە لە جیاوگۆڵی بەڕی لەوەڕ بفۆن واتە ئەگەر بە عەلەف و بە گەنم و جۆ و ئەو ئالیکەی کە لێیان نەکریتن خاوەن مەڕە خاوەن چێڵە خاوەن بزنە ئەگەر کاتێک بە ئەندازەیەک لۆی کڕین ئەو ئەندازەیە نەگەیشتە ئەندازەی ئەو گیانەوەرانەی کە بە خێویانە کاتن یاخود ئەندازەی بەروبوومەکانیان ئەو هەر دەبی زەکاتدا. بەڵام ئەگەر هات و ساڵوە هەیە یعنی پشکە ساڵیە ئیتر زەرەری زۆری کردیە چۆنە بڵێن بەهەرحاڵ ینی پارەیەکی زۆری لێدایان بۆن منە ساڵ وەیە لەو منتیقە سەختانە بەفری زۆرە باری یعنی ئەمە ئەوانەی منتیقەی حاجۆمەران و ئەوانە بە تایبەت کەمە لەو منتیقەی شارەزایم ینی دەڵێ جار بۆ هەبووە چەند مانگ ئەمە ئاژەڵمان لە ماڵێ بەس کاودانەدایە ئیتر ئەلەو کاتەی زەکات واجب نابیتن ئەگەر چی خەڵکی من بە زۆری هەر زەکاتی دایە خەڵکی مە ئەوەی کووردە لە یەک شتی کە دەیگەینێت تێکەتیە لە میراتی ژنان دەنا کورد زۆر موسڵمان بووە زۆر پابەند بە شەریعەت بەس بەداخەوە لەوەی کەمی هێناوە ئاجاهی وادارین ئینشاءڵڵا ئەمە پیاو بین بتوانین سامانەکەی بە چاچی و عەدالەت لە وەختی کە گەیشتین ئینشاءڵڵا زیاتر لەسەری ئەوەستی. و ئەمە الئەثمان و ئەو مەرجەکانی مەواشی بوون جا دوایەش دێتن کە باسەکاتن یەک بە یەک لە فەسڵەکان باسی مەواشی بە تەنی ئەکاتن لە چەند سەر و ئەوانە. و ئەمە الئەثمان و ئەدی پارە و پوڵ فەشەیئانی دوو جۆرن تەمان ئەو کاتی ئەو دووە بووینە بەڵام وەکو گوتمان ئێستا ئەو عملە جێگەی پارەی گرتیتەوە لەبەرەوەی پارە ئێستا بەڕەسید لە بانقەکان عەفوەن زێر بەڕەسید لە بانقەکاندا ئەندێ بە عملە تەعامولەکرێتن ئێستاکە ئەو عملە کاغەزی و مەعدەنیە کە لە هەندێک وڵاتان بڵێن ئەوەی کە لە مسول ئەوە دروستەکرێتن. الذهب والفضة زێر و زیوە زێر کە دینار بووە زیویش کە درهم بووە. وشرائط وجوب الزكاة فيها 5 أشياء مەرجەکانی واجببوونی زەکات لە زێر و زیو پێنج مەرجن الئیسلام وەکو گوتمان دەبێ و کەسە مسلمان بێ ئازاد بێ کۆیلە نەبێ الملک التام خاوەنداریەتێکی تەواوی بەسەر ئەو پارە و پوڵەیدا هەبێتن. جا لێرە ینی شتێک دێتە گۆڕێ ئایا گەر کەسێک پارەی لە لای خەڵکی بێ کە بەداخەوە ینی لەوەش ئەو ڕۆژگارە ئێستا ئەوەشمان شکست هێناوە ینی پیامبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ طل الغنی ظلم صح يعني أو كما قال الرسول صلى الله عليه وسلم فەرمێ ڕاگرتنی پارە بە قەرزدانەوە کە هەشت بێ ظلم مستەمعیکەی ینی زۆر زاروەیە کابرا پارەی کەسێکی قەرز کردیا ئەو کەسە خاوەنداریەتی چکە دەزانی بەرامبەرەکەی پارەی ناخوە تەمەن ماڵی مەغصوب ماڵی قەرز چی پێ دەڵێن میرە ئەوەی مارەی ئافرەت ئەوانە هەمووی ساڵانە زەکاتی لێ ئەکەوی بەڵام لەو کاتەی کە ڕەت کراوە زەکاتەکەی لێ ئەداتن. جاوەش والله ئەعلەم دوو ڕەئیە ئایا هەموو ساڵەکانی لێ ئەداتن یان تەنها یەک ساڵی لێ ئەداتن. تەمەنەوەی مەزەبی شافعی والله ئەعلەم هەموو ساڵەکانی لێ ئەداتن لەو کاتەی کە جێڕدراوە. لێ میراتی ئافرەتانەوە مارەی ئافرەتانی زۆر جاروێ ئەبیتە کێشە لە نێوان ژن و مێردەکان ملکی تامیتی ئافرەتەکە مێردەکە نەیگوتیە نادەمەوە و ئەویش گردەنی مێردەکەی ئازانە کرد ڕەف ژنەکەیەوە گردن ئازاکراوە نە لە تەڕەف پیاوەکەیەوە تەواو بڕایتەوە کە نەیداتەوە ئەو ئافرەتەکە لە بیستی بەرەو سەرەوە بوو ئیتر بەڕاستی وە زەکاتێکی لێ مامۆسایانی جاران کە 19.5 دائەنا زۆر حەچیم بوون لەبەرەوەی نەبوو کە زێڕ بە خەڵکی ناکرا خۆ هەبوو 2 بیستیەکردن نەک 19 بەڵام دەیگۆنا بە ئەو احتیاتی تێدابی ئەمە لەسەر 19 مارە ئەکەین ئەوە بۆ حساب و کتاب لەسرت بە شایدی ئەو شایدیانە
ئەتو دوایە بڕۆ حەزەکەی چەندی دیکەی لۆەکەی بیکە، بەس ئەوە لە سەرتە. ینی ئەو تێڕادیدنیان ئەدی ئێستا دەچی لە سەسەتی مارەیەکات دەشی لۆەکە بازەی لۆەکە، وەڵا ئافرەتەکە خۆی پیاڵە چێشیتن دەڵێ وەڵا ئەوە من لە سەسەتی مارەکەیمە نرخ و بامەڵی بەستە زمانە خەت دە تا لۆکرایە گەورەی تو لە چێن دەردایە. ئەجا ئەوە خەتەرە. مەبەست لێرەدا لەسەر چ بوو کە ملکی تام، ئەوە ملکی تامە گەردەن ئازان نەکراوە یا قەرزەکە، ئەنی ئەوانە دەبی ئاگادار بین لەگەڵ سامانەکەیکەوە نیسابڵ دەبی بگاتە ئەندازەی ئەو پارە و پۆڵە بگاتە ئەندازەی زەکات کە ساڵانە بۆ نڵێ سامە لێرانە لیژنەی فتووا دیاریە کاتن هەر ساڵی بەن نەوەچی ئەنی ئێستا ساڵی پار زۆریاندا نابوو. ئەگەر چی ئەوەش بڵندەگەی نییە بە درێژەکەی زیاتر لە توان نوێن دەرەوەی بکەین. والحەول و ساڵیشی بەسەردا بسوڕێتەوە. وأما الزروع ئەوەی بەروبوومی دانەوێڵەیە فتجب الزكاة فيها بثلاثة شرائط. زكاتي دا واجب أبيتن بسيمرد أن يكون مما يزرعه الآدميون، واتا أو دانوێڵە بێتن کە مرۆڤەکان دەیچێنن، واتا دەستکردی مرۆڤ بێتن، ئەشتێکی کات و لە دەرەوەی دوریەوەوی ینی چێوی بیتن با بڵێن. وأن يكون قوتا مدخرا، واتا جۆرە ئەوەیەک بێتن دانەوێڵک بێ کە قوت بێتن ئینسان پێی بژیتن. جا دێنەویش کە باسەکەین لە کاتی خۆی هەڵ بگیرێتن، واتە هەموو شتێک نابیتن. یاخۆت لە کاتی هەژاری و نەداری هەندێک شت خورایە، یعنی من گوێم لێ بووە حتمما جەنابتان تێیدایە بە تەمەنترە و لەوانەیە شتی دیکەش لە منتیقەی دیکەدا بەکارهاتبی ڕەجی فریز لە ئاشی لێکرایە خورایە. ڕەجی فریزی یعنی شتێکی غەریبە. ئەوە بە قوت ناشێتن ڕۆژگارێک کە ئەوە بووە ئەو ڕۆ هەرزن دەزانن وەنیا ئەوەی بە تایبەت تەیر و تاشی بەخێوە کاتن لەوانەیە چاک شارەزابی کەممان هەرزنیە خۆی وایە کەم وایە بەڵام قوتە باشە بە قوت حیسابە، ینی دەدروێتەوە تەمەن گوڵەکەی زۆر جوانە جیایەکەی دەدروێتەوە وەکو ماش و وەکو گەنم و جۆ و ئەو شتانە زۆڕە بڵێن گەنمە شامی گوڵە پێغەمبەریش پێ دەڵێن لاندێک منتیقان وەکو ئەوانە تەعاملی لەگەڵ کرایە ڕۆژگارێک ئەوانە خوراینە کە ئەوە ڕۆ ناخورێتن ینی مەرزنی ئەوە قوتە ئیتر ماش و نیسک و نۆک و ئەوانە. وأن يكون نصابا وبشقات أندازي نصابي زكاة وهو 5 أوسق لا قشر عليها. طبعا برنزيش أو ديارة برنز هالقوتيشي ويا أبيش بينز بارا كا شويزري بيالن فالكوبالي كالقلي دايا ياخد سلطوشي بيالن بنسبة برنز لناو أو كي نبيتن بينز باربن كدكاتا نزيكي تسلتنكا دەبی چلتەنەکە بیتن یافوت پێنج بار کە کاتی خۆی بەباری دوور لە ڕووتان گوێ درێژ و ئەسپ و ئەو شتانە ئەوە کرایە، بەڵام کاتێک لە توێکڵەکەی دەرهات بێ لا قشر عەلەیها. ئەگەر بۆ نمونە برنج لەناو چەڵتوکەکەی بیتن گەنم لەناو گوڵەکەی بیتن بەنمونە ئیتر دووقاتە بیتەوە دەبی دەبار بیتن. و ئەمە الثیمار ئەدی بەروبوومی دار و درەختوەوانە فتجب الزكاة في شيئين. زكاة واجبة بيتن لدوشت منها واتا لدوشت لوانا ثمرة النخل بروبومي دار خرما واتا خرما وقصب أوانا وثمرة الكرم كرم بس بي دار ميوة واتا لبروبومي دارمي واتا لتري كلو دوانا لخرما ولا تري واجب أبيتن زكاة بدريتن أوانا وكو قوت هالجيراينا بلين بلي تري كرايتا ميوج هالجيرايا وكو قوت بكار هاتيا وفرماش كوش كرايتا بويتا قصب شكا ناويان بتمر زبيب ياخد بلين أوا بلين عنب زبيب ياخد تمر أوا سي بيدلن الرطب
کات ئەوەی لەگەڵ کرایانی ڕوتەبەکە کە تەڕەکەیە تەمرەکەش کە قەسبەکەی یاخود عینەب و زەبیبەکە کە مێوژە. ئێستاش بڵێن خەڵکێک هەیە یعنی مێوژ و قورمای وەکو ئەوە بەکاردەینیتن هەر لۆ وەکو پارێزیەک، یعنی ئەوانە قوتن. ئەوەی دیکە ئەو فەواکەی دیکە چەند گران بەها بێتن بە بەرووبوومی زەکات حیساب نەکرایە، جا مۆز بێت، یعنی تەنانەت ئیمامی مالیک خوای لێ ڕازی بێتن مۆزی زۆر لەلا خۆشەویست بووە، فەرموویکی ئەمن هەستەکەم ئەوە بەرووبوومی بەهەشتە لەسەر زەوی، بەڵام نەگەیشتە ئاستی زەکات، وەکو قوت تەعاملی لەگەڵ نەکرایە، چونکە هەڵ ناگیرێ. ئیتر سێوە ئەو بەرووبوومانەی دیکەیە جایتر لە هەر وڵاتێک بەرووبوومی دیکە هەیە. تەمانەوە لێرانە ئەبەو شێوازە کە باس کراوە. بەڵێ مامۆستا لەشکری ئەوەی عروضی تیجارەیە باسمان کرد، تەنانەت عولەما باسی کۆیلەشیان کردیە، چونکە بۆ کەلوپەل کۆیلە مرۆڤە وایە کاڵایە حاشای ئینسان. باسی ئەسپ و گوێدرێژ و ئەوانەمان کرد کە لە سەری وازبی وەکو مەواشی وەکو ئاژەڵوانە، بەڵام کە دەبێتە کەلوپەلی تیجارەت ئەو شتێکی دیکەیە، ئەو کاتی بە ئێعتیبارێکی دیکە تەعاملی لەگەڵەکرێتن، نەک وەکو ئێعتیباری ئەوەی کە بەشێک بی لە ئەسنافی زەکات. لە ئەسنافی زەکات نییە ئەو کاتی، دەچێتە ناو بەشێک لە ئەسنافی زەکات کە عروضی تیجارەیە. والله أعلم. وشرائط وجوب الزكاة فيها 4 أشياء. مرزەکانی واجببوونی زەکات لە بەرووبوومی داروبار 4 شتە: الإسلام والحرية والملك التام والنصاب. واتە کەسەکە مسلمان بێ، ئەوە وەکو گوتمان ئازاد بێ، کۆینە نەبێ و خاوەنداریەتێکی تەواویە بێ بەسەر ئەو باخچە و ئەو ڕەز و ئەو شتانەدا. والنصاب و بژگاتە ئەندازەی زەکات کە باسمان کرد، ئەویش بە هەمان شێوە 5 بار لە فورما، یعنی لە قەسبەکەی و لە مێوژەکەی یاخود سلتەنەکە. طبعا ئەوە جاران قرسێنەر هەبوو دەچۆ بەردەم ئەو ڕەزەی لەبەرەوەی کابرا ئەوەندە ئەوەی کردبوو، یعنی خەمڵاندنی کردبوو یاخود هەڵی سەنگاند بوو، دەیزانی دەیگۆ ئەو ڕەزە بەشی ئەوەندەی پێوەیە دەزاندرا. وأما عروض التجارة بلان كلوبلي تجارات يعني هو كالاوانا فتجيب الزكاة فيها بالشرائط المذكورة في الأثمان. كلوبلي تجارات بو مرزاني ك لا بارو بولكان باسمان كرد، كلا بارو بولكان باسمان كرد سن مرزمان هبون لويندر 5 مرزمان هبون مسلمانتي و آزاديتي و ملكي تواو كتصرف كدابكاتن وبقات أندازي و ساڵیشی بەسەردا بسوڕێتەوە. ئەوە بە کورتی بوو باس و خواسی بەشەکان و ئەسنافەکانی زەکات. ئیتر لەمە و دوادینە خزمەت یەک لێ بەیەکی بابەتەکان ئینشاءالله لە دەرسی داهاتوو. خوای گەورە پشتیوانمان بێ. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.